ئەم هەفتەیە موچە لە بەغداوە دەگاتە هەرێم. کوڕ و باوکێک لە ڕووداوێکی سیردا بریندار بوون. لە تیوارەوە زانیاری لەسەر کوژرانی دوو ئاسایشەکەی قەرەداغ بزانە. سڵاوتان لەبێت سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. بەپێی زانیاری ئەنجامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چاوەڕێ دەکرێت تا ناوەڕاستی ئەم هەفتەیە موچەی مانگی حەوت لە بەغداوە بگاتە هەرێم. بەپێی قسەی ئەو پەرلەمانتارەی پەرلەمانی عێراق کە ڕایگەیاندووە. وەزیری دارایی با پەرلەمانتارانی وتووە ئەم هەفتەیە موچەی مانگی حەوت دەگات. وتیشی ڕێکارەکان کۆتاییان هاتووە و ئەم هەفتەیە هەفتەی پارە و موچە دەبێت. لە ڕانیا باوک و کوڕێک بە برینداری گەیاندراونەتە نەخۆشخانە. دەوترێت هۆکاری برینداربوونەکەیان یەکێکیان گولەی لەدەست دەرچوە و یەکێکیشیان کەوتۆتە خوارەوە لەسەر قادرمە. پۆلیسی ڕاپەڕین لەو بارەیەوە ئاماژەی بەوەداوە دوو بریندار گەیاندرانە نەخۆشخانەی گشتی ڕانیا بە ناوەکانی میم ها میم لە دایکبووی ساڵی 1996 لە ڕەگەزی نێر کە پیشەکەی فەرمانبەرە. هەروەها ها میم با لە دایکبووی ساڵی 1971 لە ڕەگەزی نێر پیشەی پۆلیسی بەرگری فریاکەوتنە. پۆلیسی ڕاپەڕین دەشڵێت ئەوانە بە وتەی خۆیان دەڵێن میم ها با لە ماڵەکەیدا لە کاتی پاکردنەوەی چەک گولەیەکی لەدەست دەرچوە و بریندار بووە. لەو کاتەدا باوکیشی شڵەژا و لەسەر قادرمەکان کەوتۆتە خوارەوە و بریندار بووە. دەستگای ئاسایشی هەرێم ڕایگەیاندە و گروپە چەکداریەی ڕوبەڕووی ئاسایش بوونەوە لە ناوچەی قەرەداغ سەر بە چەکدارانی داعش بوون. دەستگای ئاسایشی هەرێم ئەوەشی ڕاگەیاندووە دوای ڕووداوەکەی دوێنێ قەرەداغ و ئەنجامدانی لێکۆڵینەوە بەڵگە و زانیاری سەرەتایی دەستکەوتون کە ئەوە کردەوەیەکی چەکداری داعش بووە. دوێنێ هەینی لا ڕوبەڕووبوونەوەیەکی تیمەکانی ئاسایشی قەرەداغ لەگەڵ چەند چەکدارێک کە ویستویانە شوێنەوارێکی دێرینی ناوچەکە بدزن. دوو ئەندامی تیمەکانی ئاسایشی قەرەداغ گیانیان لەدەستدا و یەکێکی دیکەش بریندار بوو. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.